سڵاوتان لەبێ ئازیزان و کاتتان باش هیوادارم زۆر باش بن دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی تامی سەر ڕێگا لەگەڵتانم بۆ ئەم پرۆگرامە ڕێگای سلێمانیم هەڵبژاردووە دڵنیام لەم ڕێگایش شتی زۆر جوان دێتە سەر ڕێگام بینەرم من تا کۆتایی. اینجا کە لەو ڕێگایە تێدەپەڕی کۆمەڵێک خواردنگە دێتە سەر ڕێگات لێرە ڕەژوم دیت زۆر چای سەر ڕەژوم پێخۆشە بزانم تا ئامادەیە چایەکی بخۆم. سەلام عەلەیکۆم تا حازرە؟ تخوا ئیزە باشە ئەوە یەکە چیوەچی من ڕێبوارە چیوەچی من لە ژووری عاسرە بەخێر بێ سەر چاوم چایەکی سەر ڕەژووی دەبیت نارم تازاتینە سبینێ بەزە ژووری عازرمان کرد سبینێ زۆر ئازاینە دەستمان بە ئیش یاخۆ بەخێر بێن سەر چاوم ئێستا چا لە ژووری هەیە ئیسەر ڕەژوی جارێ عازرم واگرکەمان پێ کردیا خۆی ئێستا چ بکەم حەزم لە چای سەر ڕەژویە لە ژوورێ بخۆن وەرن فەرموو وەرن چایەکی با بخۆم هەر سبەینە چایەکی خۆشە چایەکی بخۆی سەلامەت بی یاخوا خۆش بی یاخوا ئێتخوا ئەو هەموو خواردنە ئازرە چا حازر نییە ئیسەر ڕەژوی شتیوا دەبی دانشە ماست و هێلکە و مەخلەمە و لەفە و تەشریب و قەلیە هەموو عازرە دادەنیشم نانش سبێنێ خۆش دەزێکتان نەدەین دانشە زۆر باش قەینە لە ڕێ ئیدیکەمان توش دەبیتن حتمما ئەو ڕێە خواردنگەی زۆری لێە بینێرم بن ئەو ڕەوەندانە لیرەنە ئەو کارە جوانانە با بچمە لایەن وەتێرە زەمانی بە ئەو باپیرمانەمە هەر ئەوها ئەژین و بێگومان گەشتیاری زۆر دێت سەردانی دەکرد کاتێک لەو ڕێگەیەدا دەڕۆن با بچم چایەکی خۆشیش لە سماقوڵی بخۆم ئەو کاکەیە لێ دوکانەیە سەلام و عەلەیکۆم دەبەنداوی سماقوڵی سواری بەلەمی بووینە زۆر خۆشە لەسەر ڕێ هەولێر و سلێمانی کانی وەچمان هەیە کانی وەچمان هەر کەسێک بێ دوکانەدا تێپەڕ بێ دەبێت لێرە لابدا خواردنێکی زۆر زۆر خۆش بخوا لە کۆتایی ڕێگاکەم دەگەیشتمە قەزای دۆکان لە 16/1970 دوکان بووە بە قەزا و سەر بە پارێزگای سلێمانیە بزانمەوە چ دروست دەکەی وەڵاوە خەریکی قاوە دروستکردن کاک سەفەرت خواونانی چ بۆ حازر نەبوو ئامادەت نەکردیا بێمەکنێت وا دەڕۆم دەرم بێمەکنێت کاک سەفەر ئیش و کار کو دەڕوا خی بەزادەوە 6 سارەویشمە ئەرێ وەڵە خەرکەکی باشێتن باش خەرک زیاتر چ دەخوات هێلکە و ڕوونی دەخوایان ماسی دەخوا ئێستا عارەوەکان زیاتر مەرەخیان مەخلەمەیە کوردی خۆمان مەرەقی هێلکەیە مەرەقی ما وڵای ئەمن زۆر هێلکەشم پێخۆش نییە مێخلەمەشم پێخۆش نیە نازەمە دێم بچم پێخۆشە ئارێ ئەوە برێ تەشریب بۆ قەلەکە شەوێ عازر دەکەن لۆ سبەینێ ئێستا برێ برنج و لەو لای قۆزی ئەوان هەموو عازر دەکەن مریشک و سبەینان بێ ئەو خواردنانم ئارێ وەڵا قەلی و تەشریب بازەڕەوە سبەینان ڕەبی دەنە نۆشی گیانیان بێ هێلکەکەی من ئامادە بووە ئەمن حەزنێ جوان سۆر بکەوە پیاز و لیمۆ تخواتە مەشایەکی قەلیەکەش بکەم زام قەلیە کووە کا دەستگر ئەها گرم نییە ئەو قەلیەیە ئەی ڕەبی عافیەتیان بێ ئەوەش تەشریبەکەیەوە زیاتر بە پشتی گۆڵچە عازری دەکەنیان خۆ دروستی دەکەی بەخۆم هەموو دروست دەکەم بەرێ ئەف سارە نزیکەوی شیمە ئەوەی زەو مەرەگەی فاسدیایە قەلب ساغ بیت ئیشاءالله پێدەچی زۆر برسیم بیتن ئەی دەستت خۆش بیتە
زۆر 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 دڵم پێ خۆش بەڕاستی یاخۆ بەخێر بێن هەر درت خۆش بیتن کاکە من ئەوە تەشری بۆ قەلێشمی هەیە ئاسانەکان دەستت خۆش بیتن بەس چایەکەشم لە بۆ بینە لەگە هێلکەکەی بخۆم خەرکە کێیە سبەینان حەزی لە تەشری بوو قەلیە و بەس بەخوای بەو سبێنی ئەمن لەوانەیە هێلکە و ماستەکەم پێ بخورێتن با تام بکەم با چایەکی خۆشم لە بۆ بینیتن بەس خۆ چایەکی هەندێک بخەستم لە بۆ بینەها بەڕەنگ بی و ئاشیرم بی و بنگۆ ناخۆش بانانەکەم بخۆم زۆر بەتامە خواردنی سەر ڕێگا تامەکی جیاوازی هەیە تامەکی زۆر زۆر خۆشتری هەیە نییە زۆر فەرقی هەیە ئەو هەلکە ڕوونە لە ماری بکەیت تامەکی دیکەی هەیە بێ هەموو لایەک ناخۆش بانانەکەم بخۆم دەستەکان خۆش بی کاک سەفەر دووبارە زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر مەمنون نانێکی بەیانی خۆشم خواردوو بەردەوام دەبین بزانم چ شتێکی دیکە لەو ڕێ تام دەکەم لەسەر ڕێگە دیمەنێکی زۆر زۆر جوانم دیت نەویست ئێوەش بێبەش بن لەو دیمەنە ئەو ڕەوەندانە لیرەنە ئەو کارە جوانانە با بچمە لایەن زۆر جوانن وی ئەو سپیم دەوێ بگرم ئەو سپیە زۆر جوانە ئافرین ئەو بزانین کەسی لێ قسەمان لە بۆ بکات وەی گیانە وەی چۆنی کەسی لۆن لێ جوانی تو کەسیڵم وەرە با بڕۆین وەرە با بڕۆین وەرە لەگەر من وەرە یاڵا وەرە کچەکە وەرە کنە من وەرە شیرینە سەلام عەلەیکۆم باش کاکە ئەحواڵکۆ خێراندار بی یا ڕەبی سڵاوت لێبێت باش کاکە ئەحواڵت کووە تەندروستیت دێڵە باسینە ژۆری بزانم چ دەکەن بە چێوە خەریکەن با بچینە ئەو دیوێڵان گۆ چێن دەرتان پێ خۆشە دەچینە وێندەر سڵاو دەبێت دایەجان جانە بەخێر باشی ئەحواڵت کووە تەندروستیت باشە دەمای خوایە گەورە بەشەمای خۆی ئیشاءالله دایەجان ئەگەر هەندێک باسی ژیانی خۆتانم لە بۆ بکەن بزانم کو دەگوزەرە ژیانتان ئەجا ژیانی ما ئەوە هەر ئەو هەیە هەر دەست نەچێن دەرمەسەلەم بزانم هاوچی لێرن ڕۆشتین چی لێرە ڕۆشتین دەچینە منتیقەی چۆمانێ هاوینە ئەوێ سارترە دەست نەوێن دەرخۆشترە چینە بن بەردەبووچی چەند خۆشە بە خۆم ناچم بە سمارە برام ماری برا ئێستا ئێرە چی ماری برامە ماری براتە ئەتو لێرە دەژی ناوە لە مارمەوە بوو بەڕۆژ بەسەردان هاتین بە سەردان هاتی تێکنە چ بە خێو دەکەن وەڵا ئاژەدارینەوە هەر ئاژەڵداری دەکەن وەنیە زۆر خۆشە ینی زوو دیمەنەکەتان زۆر زۆر جواب بوو منتیقەی خۆشەوە وەتی لە زمانی با بوو باپیرمانەمە هەر ئەوها ئەژین و هەر ئەوها ئیشە ڕەوەنداتی دەکەن و ڕەوەند بووینە هەس هەر ڕەوەند بووین ئەنهانیش هەسەد هەندێکمان لە شاری هەندێکمان لێ دەشتەوە ئەزت خۆ بە ئەو شتانە هەر بمینێتن ینی کوردستان بەو دیمەنانەوە جوانە هەر دەمینێتن ئینشاءالله هەر دەمینێتن ماستی ئەوە دەکەن وەنیە ماستەکەین و پەنیرەکەین و
ماست و پەنیرتان پێ دەچێت زۆر خۆش بێ خۆت دەکەی یان ئەخەم نارم بخۆم لێرە نیمە ئەتو دەکا براژ نەکەت بچی براکەم براکەت و دەی لەشتان ساغ بیت ئینشاءالله هەر تەندروست باش بن هەر سەلامەت بن ئەو زۆر حەزم لێ بچمەنا ئەو کارانە ئەوجە بەس ناشوێرە وەڵا هێوەی کەم جارە دەچمەوە دەستیان لێ دەدا کارچ لە تۆکە چم لێ دەکرا چ بکەم وچین ئەها نەماندیتیا ئەوان بەستە زمان خۆی زێڕانە باشە بەس دستانان دەستنە چۆمان ئەدی هاوینان دەچینە چۆمانی هاوینان دەستنە چۆمانی پشتی چۆمانی دەچینە بەردەبووچی بەردەبووشتانەکە ئەدی هاوینان هەر لێرە دەبنیان هەر جار دەستنە جێکی ئێ مەقصد بەهارە لێرە نینە هاوینان دەچینەوەی دەرەی پایزان دەینەوە ئێرە دستانان دەچینە ناحی دێگەرەی دێگەرە ئەوێ ئەو باش دستانان خانشتمان هەیە لەوێندەری ئەوێ باشترە بەکەی مەڕمارەکە بەخێوەکە دستان زۆر زۆر باشە باشە ئەی بزانم لێرە ئەنگ و خواردنی کوردەواری زۆرتر دەکەن خواردنی کوردەواریش دۆرمەیە و کفتەیە و برنج و گۆشت و قڕاوە و ئەو شتانە دروست خەچی دیکە مەسەن ئەوانە خەرچی کەش ئەو شتانە دەکات چ نازانم ئەوە ستانان دەخورێن کاتانان زیاتر ستانان حەزی لێ کەشک و شتێ لە خۆدۆینە لێ دەنێتن و ئەو شیوانە جانیسکە و ماشە و بگرە هەتا ئەو زمانی حالم هە برنجە خواکۆچی هەندە بە شتانێتن وڵای قسەت ئێستا کەس خۆی مادی ناکە خۆ بە شتانە مادی ناکەن بەریانی و دۆرمێ و ئەو شتانە دۆرمە و بریانی تەن خۆشە باشە بزانم ئەدی وچی لە چۆمان و ئەوانە ئەتو هیچ سویتی لە گەریان لە بیدایەتی بە خۆمالێ بوومە بەس کەتینە شارمان خواردنی شتی سروشتی مەسەرەنە کەنگور و ئەوانە ئێجا کەنگرو ئەوانە بەهاران سەری بواری و دستانی ئاخەلیوان ئەو نوعی کەنگرە و کاردیە و تورکێ و ئەو شتانی وەڵامە بە زۆری هەر ئەو جیانە خۆنجایت کۆشکەش زۆرە برین پێشتانان بەسەڵ هەیە مە گەلک ئەوەی فەرقی هەیە مەسەرە لای بادینان هەندێک خواردنی دیکە هەیە هەندێک جیایکە هەیە ئەشکاری هەیە بەزۆڵی ئەمە ناخۆن سەکە ڕاستی دەستەکان خۆش بیدایە جان زۆر زۆر سپاسم دەچم هەندێک لەناو ئەو کار و شتانە دەگەڕێم و باشە دەستەکان خۆش زۆر زۆر مەمنونتانم زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاس وەرن لەگەڵم بچمەنا ئەو کارە جوانانە جا هەندێک لێشیان دەترسێ ئێستا دەرن دوو دەترسی چ بکەم یانی چۆنی باشی دەرکە لۆ من کردەوە عافیە جە وەریەکەی جوانشم لۆ بگرێ یاڵە وەرە تو ئازای وی 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 چەند جوانن ئەی گوناحن ئەها وەرە وەرە دەزانین کامەم دەوێتن ئەو سپیە گچکە ئەو سپیە ها لێ دیار ئافرین گوناحە و هامەی گرا وی چیان لاکەم کاکە ئەنگۆ لاکەون مێلە بڕۆ مێلە بڕۆ وی چیانە گوناحە گوناحە بەریدە 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 ئەی زۆر جوان خۆ درم نە ئەزیەتیان بدەم زۆر جوانە خەینە ناژوێرم بەس گوناحیشن وی چەند جوانە با بڕۆین زۆر جوانن چ بکەم هەندێک نەرمن نەرم هەندێک نەها کات دەرکە ئەو دەرکەشم لێ تێک چوو لەسەر ڕێگای خۆم بەنداوی سماقۆڵی هەیە سروشتێکی زۆر زۆر جوان هەیە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر خۆشە بێگومان گەشتیاریش زۆر دێن سەردانی دەکرد کاتێک لەو ڕێگەیەدا دەڕۆن پێم خۆش بوو بێم بیبین و سەردانی بکەم و لە نزیکەوە بیبینم و بزانم چه خواردنێک لێرە هەیە گەشتیارەکان کاتێک سەردانی دەکەن چ خواردنێکیان خواردنێک زۆر داوا دەکات پێم خۆش بوو سەردانی بکەم
چایەکی خۆشیش بە سماقۆڵی بخۆم ئەو کاکەیە لێروکانەیە. سەلام و عەلەیکوم. دەبەنداوی سماقۆڵی سواری بەلەمی بووینە زۆر خۆشە. لەسەر ڕێ هەولێر و سلێمانی کانی وەتمان هەیە. کانی وەتمان هەر کەسێک بێروکانەدا تێپەڕ بێ دەبێت لێرە لابدا خواردنێکی زۆر زۆر خۆش بخۆ. لە کۆتایی ڕێگاکەم دەگەیشتمە قەزای دۆکان. لە 16/1970 دوکان بووە بە قەزا و سەر بە پارێزگای سلێمانیە. بزانمەوە چ دروست دەکەی؟ وەڵاوە خەریکە قاوە دروستکردن. با بچم چایەکی خۆشیش لە سماقۆڵی بخۆم ئەو کاکەیە لێروکانەیە. سەلام و عەلەیکوم. باش کاکە حاڵت کۆ؟ وەڵاهی بەبەختی جێیەکی زۆر زۆر خۆشتەیە. سەلامەت بینایی بەڕێزت؟ محەممەد. کاک محەممەد ئیش و کار کودەڕاتن؟ وەڵایی ڕێن ئەو ساری شکارکەمەک زەعیفە لەبەر ئەو جادەوبان و ئەو ناخۆش بە تڕێ لە شتیوالێ زۆر پێدادێ. بەس ئێستاوە ڕێگیرای زاگە ئینشەڵا حکوومەت هەلەکی بکاتن ئینشەڵا باشتر دەبی. لێ ئیشاڵە زۆر زۆر باش دەبی. بزان بەیانیان کاژمێر چەندێ ئێروکانە ئەو چاو ئاگردانە جوانەی پێ دەکەی؟ وەڵایی بەیانیان سعات دەوری 6 هەردەسن 6 بڵێ ئاگرشتیوالە دەکەینەوە و چاو چاخانە دەڕوا و خواردنی بەیانیان باش زام خواردنی بەیانیان چستان هەیە؟ ماست و گوێز و هەنجوین و پەنیر و قەیماغ گوێز و بەڵێ گوێز و مڕەبا وەشتانە هەیە. باشە کاتێک گەشتیار دێتە ئێروکانە نانی بەیانی دەخواتن داواکاری لەسەر زیاتر لەسەر چ خواردنەکە؟ وەڵایی زیاتر تەشریبە نیسکە خواردنی بەیانیان ئەوانە خەرک ئەوانە داواکاری باش چ گەشتیارت زیاتر دێتە ئێروکانە کووردا؟ وەڵایی زیاتر لە خواردنی بەیانیان کورد زیاتر دێتە ئێروکانە. بەڵام برێن نیوەڕۆیان یان جەمەکانی کە تا گەشتیاری بنیە ئەوەش دێن هەموو ناوحەق دێتن عەرەب ئینگلیز هەموو ناوحەق دێت. باشە چ خواردنەک ینی لێروکانە دەفرۆشتێ جگە لە خواردنی بەیانیان؟ خواردنی بێزگەڕیان کەباوە و گۆشتە و جەرگە و سینگە و قۆزی و سادە و هەموو ناخ. باش ئەدی فاست فود نییە مەسەرەن یەکێک ئەو خواردانە نەخوا داوای فاست فودی بکە. وەڵی دەگمە کەسێت داوای درێ ئەوەی بێتە ئەو ڕێ دەبی ئەو شتەی پێخۆش بیت دەگمە کەسێ داوای وی دەکا بەز نییە ئەو شتە لێروکانە و منتیقی نییە چونچە ڕاوەجە چوای لەسەر نییە ڕاست زیاتر خواردن خۆشم لە بۆ تێناکەی. باشە لەو چاو نانی بەیانی و خواردنی سەر ڕێگا ئەوەندە تامی جیاوازی هەیە ئەوەندە بە تامتێ لە خواردنی کە لە ماڵی ئامادە دەکەین. زیاتر کابرا نەسارە هیلاکەمان برسیتە خوارێ تەمەشایرە دەکات زەوە چکێ دەگۆڕێ هەندێکە ئازی دەستە شتەکان بێگومان لێ خۆشترێت و هەموو شتێک لە سەماندێتی و لەسەر برسێتی زیاتر خۆشترە و تامی هەیە. چای سەر ڕۆژم زۆر زۆر پێخۆشە بچمەر دێشی دەرم چاکم لە بۆ تێکە ئەوە چای دارانە چای سەر ڕۆژویە ئەوە شکرا لە خۆت دەستەکان خۆشی جان شکری کولاوە ژوورێ ئەوش ناوەڵا بەسە بەسە ئەوەی دەخۆم دەستت خۆش بیتن بێنگۆ ناخۆش چاچ ڕۆژووی خۆش بخۆم یان هەر مەسەلەکە ئەوەیە کە کابرا ماندیە و برسیتی لە ڕێ هیچ وەڵی خواردنی دەرێشتە هەلەگەی مارە فەرقی هەیە تو بەدایمی لە ماڵێ هەر خواردنی ماڵێ دەرێ فەرقە چکەیە چای لە ماری لە ساغازی دەسووتێتن خواردنەکەی مەژۆڵا خەڕێک زۆر ڕای لێ تایبەتە هەرچی جارێک بێتەوە هەموو جارە دێتەوە دەستان خۆش بیتن بێتانی ئەی دەستەکان خۆش بێ ئەوش تایبەتە خەڵک زۆر خەڵکی کوێ کا محەممەد وەڵا خەڵکی ئێرە مەسماخود هەر خەڵکی سماخوی ئەی دەستان خۆش بی زۆر ناس و جوان دیارە هێربێن سەرچاو وەڵا ئەوە تایبەتە زۆر خەڵک بەخسوسی لۆی دێتەوە لەو ئەو شەکرە خلاوە زۆر خۆشە
ئێستا زۆر باشم لە بەنداوی سماقڵی سواری بەلەمی بووینە زۆر خۆشە دەم بە سامە ئاو سامی زۆر زۆر خۆش بوو بەڕاستی دەست خۆش بیکاکە هەرچەند هەوڵیاندا زۆر بمترسێن بەس هیچ نەترسام تەسەورم نەدەکرد ئەوها بم تازە ناینەوە دەستت خۆش بیکاکە زۆر مەمنونم زۆر خۆش بوو یا ئەڵڵا ئەو جارش بە سەلام دەست خۆش کاکە ئەو جارش بە سەلامەتی گەیشتینەوە جێی خۆمان یا ئەڵڵا ئەولۆ دەستە پاش لەسەڕی هەولێر و سلێمانی کانی وەچمان هەیە کانی وەچمان هە کەسێک بێ دوکانەدا تێپەڕ بێ دەبێت لێرە لابدا خواردنێکی زۆر خۆش بخوا هەروەکو ئەو کوڕە گوتی خەڵکەکە هیلاکە لە ڕێگا هیلاچی ڕێگایە کە خواردنی سەر ڕێگاون دەبەتامە یاخود نهێنیەکێ پێم خۆشە بچمە لای شێفەکە و نهێنی خواردنە خۆشەکانیم لە بۆ باس بکات لەگەڵم وەرن بزانم شێفی کانی وەچمان سلام علیکم ماندی نەبن بزانم چی دروست دەکات لە بۆ نێڕوانێ ئەی ماشەڵڵا ماشەڵڵا سلام علیکم بێم ئاساییە یان ئەتو دەی گوتم ئەگەر بێ لای من با ئەمن نێم هەندێک سڵاوت لێبێت باش کاکە ئەحواڵت خوا ناوی بەڕێزت نەهرۆ کاک نەهرۆ پێم بڵێ نهێنی خواردنە خۆشەکانت چییە؟ مەنزەری گەورە گەندێک بینە پێشتر خۆی فکرەیە ئەگەر لەگەڵ شارەزا بووی زۆر ئاسان خۆشە چەند ساڵە شێفی؟ تقریبان 23 ساڵە 23 ساڵە شێفی 23 ساڵ لێرمان باشە هەمان خواردن مەسەلەن ئەمن لە ماڵە لێی دەنم ئەو تامەی نییە لۆ ئەوخوا جەزاری وایە بەمان ڕەمەزاندا دەبڕێن دێن هەمان تامەیە هەر لێ دێنم چکە فکرم لەسەریێت ئەگەر فکرم لەسەر ئیشەکەی بوو دەستا و لە دەستاوی دەگۆڕێت ئەگەر دوو مانگ سێ مانگی لێیدا بڕم هەر عینیشتە یان حەزەوە نییە مەسەلەن ئەگەر حەز لە شتێک بیتن وەکو حەز ینی حەزم لە ئیشەکەیە تقریبا لە 2000 لەکەنەوە کار لە چه فێرە خواردن دروستکردن بووی ئاها بوویە شێف وەڵی شەفێکمان هەبوو ناوی سۆران بوو تۆ خزمان بوو جا یەکەمجا هاتم لای بوومە قاپشۆر 3 مانگ لای بووم دوان ئەوڕێی بۆ خارج وەکت بەخوای دەبی ببمە شێف ئەمیشتە من خۆی حەزم لە ئیشەکەی بوو کە حەزم لە ئیشەکەی بوو زەینمدا لەوەی لێ فێر بووم ئەمیش وازم لێنە لە ئیشەکەی هەر بەردەوام هەتا ئێستاش هەر بەردەوامین و ئیشەڵا هەتا مردیش بەردەوام ئیشەڵڵا تەمەنت درێژ دەبیتە لە شستاغ دەبیت بزانم ڕۆژانە چ خواردنێکی دروست دەکەن وەڵی جا ڕۆژانە خواردن برنجی درێژە برنجی خڕە فاسوولایە برنجی کوردی خڕ کوردی لەگە و قەیسی و لەگە فاسوولای ئاویشتی بە لەگەڵ دو نوع مریشکە سوکرا و فڵاویشمان هەیە هەدی گۆشتی بەرخشمان هەیە گۆشتی گۆرکمان هەیە باش خەرێک مەسەلەن ئەگەر دێتن نانی بخوا زیاتر تەڵەبی لەسەر چ خواردنەکیە وەڵی زۆر بین ئێمە قۆزی دەبووە جایواشە حەزی لەشتی کوردەواریە لە قەل و کەڵەشێر و قاس ئێستا کاتی نەمەوە ستانان زیاترەوە ناکات ستانە خەڵک زیاتر حەزی لێیە قەل و قاز ئەوانش وەستای خۆی دەوێت تەمان بەڵێ ئیشەکان دوو کەس دوی کەم لەگەڵە ئەوان بەررەسمن یارمەتی دەرن بەڵە ئەوان لە بەررەسم بەس بۆ قەزەی خواردنەکە خۆم دروستیەکەم
شێفەیەکەمەکە بە خۆتی ئەی دەستت خۆش بی لەش ساڵ زۆر بەخێر بێ مانجی نەبی زۆر بەخێر بێ سەرچاوە دەشی ئێوە ساغ بێ زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم دەستت خۆش بی بازیاتر لە ئیش و کارت نەکەم دەستەکان خوشحاڵم زۆر بەخێر بێ زۆر سپاس بەس نامان لەکەم خۆمەی سەعات نا وەڵاهی دەستت خۆش بی زۆر بەخێر بێ دەست خۆش زۆر سپاس دەکەم زۆر سپاس کۆتایی ڕێگاکەم دەگەیشتمە قەزای دۆکان لە 16/1970 دوکان بووە بە قەزا و سەر بە پارێزگای سلێمانیە بزانم ئەو چ دروست دەکەی؟ والله خەریکە قاوە دروستکردن لە کۆتایی ڕێگاکەم دەگەیشتمە قەزای دۆکان دیمەنێکی زۆر جوان ئاوێکی زۆر جوان سروشتێکی زۆر دڵڕفێن جا بێگومان ئاو لە هەر شوێنێک هەبێ دەبێتە شوێنێکی گەشتیاری و خەڵک سەردانی دەکات لەو لاشەوە خەریکی ماسی برژاندنن بەدار بۆنێکی خۆشی لێدێ دەمێ بچم بزانم سەردانیان بکەم تام و چێژی ئەو ماسیە جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی دیکە لەگەڵم وەرم با بڕۆم با بزانم تام و چێژی ماسیەکە چۆنە جاوە تا شوێنی ماسیەکەش ئەو هەموو ماسیە جا ئێستێکە چەند سۆر دەکەمەوە دەخۆم کاکە و کەسی لێ نییە باشی کاکە تەندروستی زۆر باشن زۆر باشی زۆر سپاس نای بەڕێزە فەرمان کاک فەرمان هەموو شت باشە نەخوا بەزیابێ بزانم ئیش و کار کو دەڕاتن باش نەخوا بەزیابێ زۆر باشە لێرە بەس ماسی دەفرۆشن هەموو شتێکمان هەیە هەموو شتێکتان هەیە بەس لێرە پەیوەندی بە ماسیەکەوێ لێرە ماسیەکەی بژێنین دواتر ڕەوانەی ناو مەطعەمەکەین لێرە بدەی برژێن و ڕاینامەکە باشە دوکان زیاتر بە ماسی بەناو بانگ نییە بەڵێ باشە ماسی حەوزتان هەیە یان ئی حەوزمان هەیە حەوزتان بەڵێ کار بە ماسی دەشتی کۆیەکانی بین باسیینە لای حەوزەکەی وەرە بزانم ینی لۆ ئەو ئاوە ماسی تێدا نییان نابیتن تێدا بۆ ئێمە دەست نایە مردووە کە مرد بۆ مەطعەم نابێ بۆ ماسیەکان مردینە بە پۆڕ ئەگیرێ شەو تۆڕ لێدەن کە پێوە بوو دەمرێ بۆ بەیانی ئەوە دەست نادا بۆ ئێمە ئێمەش دەبێ ماسەکەما زیندوو بێ و لەبەر چاو بێ ینی ئاهاتان خۆشترا ئەی تەڵان وڵای ئەمن ماچ خۆرنی مەلۆیی لێ نازانم ئەرە بۆ خۆرەحال جای بوو ماسی دەستی من ناوێ بزانە چەند خۆشە باشە بزانم هیچ نهێنیەک هەیە لە ئامادەکردنی ماسی خەڵتەکەیە دوازانم دەڵێ دەیگرنەوە پەیدا دەکەن هەموو شتێک هەرێکە بنەوەی ئێستا وەڵام من ئێستا حال یان سڕی خۆتانە پێم ناری نە سڕ نییە دۆشاوە بیبەری لێدەن بەس دایم هەموو کاتێ ماسی بەس بەخوێ خۆشە زەرەدی نییە بۆ ماهیدا لیمۆزی ئەم شتانە زەرەدی زۆر شەوێ سماقی پێدا دەکاتن هەتا بەیانی ئەو بۆ پارچە پارچەیە بۆ ناو ڕۆنە بەڵە ئەدیەگەر لەسەر ڕەژوو بەس خەی سەر ڕەشوو بێ بەس خوێ بەس جاری بە کابرا حەزی لە ترشی و توونی و ئەمانەیە من بۆی پێواکەم زۆر باشە ئەو ماسیان ئەو بزانم لە چێن دەردەینن ئەو ماسیانە لە دەشتی کۆیە شوێنەکەی بە ناو بانگەکانی بی بە ئاوی سێ گەورە دەگرێ شتێکی خۆشە بۆنی وەی شێرە ئەرێ وەڵڵا ئەو تا ئێستا ئەو دەمریان نامرێ تا 12 ساعتیش بەبێ ئەوەشێ وەڵڵا والله ماشەڵڵا ئەو چەند چیرۆ دەبیتە؟ ئەوە دوو نیوە دەبێت دوو نیوە بێ
والله شكل سەر شکی ئەوەی سەرێکە حازر نییە ماسی تام ئێستا بۆتان دروستەکەین و تامی کە بزانە ماسیمی چۆن ئێجوڵەتان دەکەم بزانم ماسی تامی خۆی هەیە بینێ بزانم تامی ماسی جا من ماسیشم ناخۆم ها با پێت برم ئەو دەزانیت من هەندێک لۆ من ترش و خێ و ئەوانێک پێدا بکە تەڵەبیشی شەیما بە حیاتی ماسی نەخواردێ نازانین تامی کۆ بەس بەرنامەکەم تامی سەرڕێگە ینی دەمەوێت هەموو خواردنێکی تام بکە ئەو ماسی لە بۆ من ئامادەکرایە 2 کیلۆیە ئیشاڵڵە هەمووی دەخۆم ماسیەکەمان ئامادە بوو ئێستا تامی دەکەم هیوادارم زۆر پێم خۆش بیتن ببێت یەکێک لەو خواردنانەی کە بەردەوام بی خۆم ئەمزان ماسیش هەر دەبی بەدەستی بخۆینەت بە چەق و چەنگار و زۆر بەساما لە ڕێگا لەو کاتیەوە بە ڕێگاوە خواردنەکان تامیان زۆر خۆش بووە تامی سەر ڕێگا تامێکی جیاوازی هەیە هیچ خواردنەک وەکو ئەوە نییە کە لە ماڵەوە ئامادەی دەکەین ماسیەکەم دەخۆم لێوەکەش بێگومان دێخۆم و تەواوی دەکەم و بەردەوام دەبم لە پرۆگرامەکەم قەزای دوکان هەڵکەوتوی شوێنەکەی بەو شێوەیە کە سروشتێکی زۆر جوانی هەیە زۆر دڵڕفێنە گەشتیار زۆر دێن سەردانی دوکان دەکەن لە 16/1970 دوکان بووە بە قەزا و سەر بە پارێزگای سلێمانیە ناوی دوکان زۆر بیر و بۆچوون هەیە زۆر ڕای جیاواز هەیە کە لە چیەوە هاتیە زۆرێک پێیان وایە لە دوو لەگەڵ کان واتە دووبەرد یاخود دوکانی بە واتایە دێتن بیر و بۆچوونی جیاواز هەیە لەسەر شوێنەکە دوکان پێک دێت لە دوکانی سەر و دوکانی خوار و ئێستا من لە دوکانی سەروم کە شوێنەکە ئەوەندە خۆشە ئەوەندە جوانە زۆر دڵڕفێنە هەر دەبێت تەماشای بکەی و لێ ڕابمینی سروشتێکی زۆر جوانی هەیە من بەردەوام دەبم لە قەزای دوکان لە گەڕان بزانم چی دیکە هەیە لەو قەزایە و بە ئێوەی نیشان بدەم ئەنجا یەکێکمان دیت لە دوکانی سەر و قسەی لەگەڵ بکەین سڵاوت لێبێت کاکە سڵاو لە جەنابێت ئەحواڵت خۆش بیا سپاس دەکەم تەندروستیت وەڵای باشن ئێوە باشن وەڵڵاهی ئێمە باشین ئێوە چۆنن بە زیادێ باشین ئەم خەڵکی هەولێرێمە یاخوا بەخێر بێت سەلامەت خێر بن یاخوا ئەی نای بەڕێزت هەنگاو بەڵێ کاک هەنگاو چ دەکەی بەچیەوە خەریکی وەڵا من فیتەر فیتێری بەیشی کار و کەسابەت هەنگاو ئێستا من لە دوکانی سەروم بەڵێ هەندێک باسی ئێرم لە بۆ بکە مەسەلەن پێک دێ لە دوکانی سەر و دوکانی خوار و ئەم یەکەم جارمە بێمە ئێرە زۆر زانیاریم نییە ئەگەرە تو بزانێ هەر خەڵکی دوکانی وەنیە بەڵێ هەندێک دوکانی سەرۆی پێڵێ مەسە ئەم گەڕەکە باسکەباریش پێڵێ باسکەباریکە واترمان شوەکانی پێڵێن ئەو لاسەر ئەو لاتر قاسرەکانی پێڵێن سەرۆمان فەوجی پێڵێن ئەوە فەوج دوکانی خوارەوەەوە دوکانی خوارەوەی و جاکانە لەوەی پێکاتوت لەوە پێکات ئێرە پێی دەڵم باسکەباری باریک و زۆر جوانە هەموو ماڵەکانەوە پێشتان دیم سروشتێکی زۆر جوان هەیە دوکان لی بێزار نابێت وەڵا ڕاستەکە زۆر خۆشە دوکان ئەمن خەڵکی لای سلێمانی و دوکان و ئەوانم زۆر خۆش دیوانی هەر کە هاتیە زۆر میوان دۆستم زۆر لە خزمەتاندا زۆر خۆش سپاسەکەم مەمنون زۆر مەمنون دەستەکان خۆش زۆر سپاس لە خزمەتتان یاخوا بەخێر بێن لە لای دەریاچەی دوکانم سروشتێکی زۆر جوانی هەیە پێم خۆشە پیاسەیەکی خۆش بەو بەلەمە بکەم ئێوەش لەگەڵم وەرن سڵاوت لێبێت کاکە
ئەوە یەکسەر بێرە بەسەرکەوەم واللهی بەس بەخۆم لە ناو دەریاچەی دووکان هەرچەند ئاو هەندێک سامیشی هەیە بەزیانی با تاقی بکەین و هەموو شتێک دەبی تاقی بکرێتەوە. ئێستا من لە ناو دەریاچەی دووکانم ئەو دەریاچەیە 116 مەتر بەرزە و 365 مەتریش درێژە و توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیەوەتە دەریاچەیەکی زۆر زۆر گەورەیە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر خۆشە. کاکە باشی؟ باست دەکەم بزانم ڕۆژانە گەشتیار سەردانی ئێرە دەکاتن؟ بەڵە بە تاشید ڕۆژانە گەشتیار دێ زیاتر گەشتیارەکانی ئێمە عەرەبن زیاتر عەرەب زیاتر عەرەبە دێ بۆ ئێرە حەزی لەم جەوەی هەیە و هەندێ شوێنی جوانی هەیە لە دوکانە تەنگی بکوزاوە هەیە شوێنێکی زۆر زۆر خۆش و دڵگیرە هەم بینی شاخەکان ئێمە پێڵێن بینی شاخەکانەی شوێنێکی دڵگیرە هەم مەنتیقەی شێخەڵێس هەیە شوێنێکی دڵگیرە دوکان بۆ خۆی دڵگیرە بەس بێ خزمەت گوزاریە بێ خزمەت گوزارێ بەخوای ئەوە بێ خزمەت گوزاری ئەوها خۆشە لە خزمەت گوزاری هەبێت بە تاشید ئاراوەڵا خزمەت گوزاری هەبێت زۆر زۆر شوێنێکی خۆش کوردستان هەمووی جوانە هەمووی زۆر زۆر خۆشە خاصەن لەم وەرزەیە زۆر ئەیرەوەڵە زۆر زۆر خۆشە لە سەعات چەند هەتا چەند مەسەلەن گەشتیار زیاتر بەناو ئاوەیدا دەیان بن و داهینەوە تقریباً گەشتیارەکانەوەی بە عەرەب دێ کە عەرەبیش دێ لە دە بەدواوە بۆ 12 بەڵە بەڵێ لە دە بەدواوە هەتا وەکو 6-7 ئێوارێمە لێرە ئیشەکەی لێرەش بە سەرێ ئیشکردنەکە بڵێن هەر ڕۆژە و سەرێ وەزبەیەکەوە گەراجی تەکسیوان ئەی دەست لەشتان ساغ بێ دەستان خۆش ئەو جە پیاسەکی خۆش خۆشم پێ بکە لەناو ئەو دەریایە جوانەی بەسەر سەر بەسەر چاو با بڕۆی پولیکە دەستت خۆش بی هەر لە ناو دووکان ئەو شەقامە هەیە دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە کۆمەڵێک کورسی و مێزیان دانایە و خواردنگەیەکی بچکۆلانەی سەردەمیانەی لێیە لەگەڵم وەرم با بچمە لایەن بزانم چ خواردنێکیان هەیە شوێنەکەیان زۆر زۆر خۆشە. زۆر زۆر جوانە. سەلام عەلەیکۆم کاکە بێ مەلەت باشی ئەحواڵت کووە تەندروستیت بزانم ئەوە چ دروست دەکەی؟ والله خەریکە قاوە دروستکردنی لێرە بەس قاوەی دروست قاوە ئایسکۆفی چا لێرەش خواردەمەنی هەنی هەیە لەفە هەیە خواردەمەند ئەویش خواردنگێ و ئێرەش مەسەلەن قاوە ئەوانەیە سەعات چەند لە بۆ چەند لێرە و دوکانی تقریبا لە سەعات 2:30 بۆ سەعات 2 زیاترە ئەهسران و ئێواران خەڵک ئەو کاتانە زیاتر دێن دادەنیشن شکل دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە مەنزەرەی ناو دوکانی جۆم عەرەبانە و شتانەوە دەی لە شتان ساغ ئینشاءالله ماندینە بن زۆر زۆر سواس دەکەم باوس مەکنەوە برادەرشتان هیچ ناخۆن دەستەکان خۆش زۆر زۆر سواس دەکات. دوکان زۆر زۆر جوانە واو ئێرە خواردەمەنیە. سەلام عەلەیکۆم باش کاکە ئەحواڵت کووە ماندینە بێ سپاس سەلامەت بی سپاس دەکەم ناوی بەڕێزت کردار بەڵێ کردار کاک کردار ئەگەر ڕوود لە من کەی مەمنونت دەوە کەبابم دیتێ لەسەر ڕەشدووی ماسیشم دیتە بە دڵای ئەو ناو ئەستینگە و ئەوم نەدیتەوە لەسەر ڕەژووی دادنایە خۆی شاوەرمەکە لەسەر ڕەژووی دابێ شتێکی زۆر بەتەمەوە بەلەزەتر دەرێت وەکو تایبەتمەندی خواردنەکەیەوە تایبەتمەندی خواردنەکەیە ساغ بیت ئیشاڵە چ خواردنەکەی لێرە دەفرۆشی گەزی گۆشتمانەیە گۆشتی بەرە مریشکی زیندومانەیە لەگەڵ قیمەمانەیە و جگەریشمانەیە فەلافلیشمانەیە بابەتەکانمان زۆربەی فرێشن زیندوی فرێشن دەی لە ساغ بیت ئیشاڵڵا بزانم سەحات چەند دۆ چەند دێ ئێرکانە
نیوەڕوان عاتەن ساعات دوودین تاوەکو ساعات سێ شەوێ بەردەوامی بۆ ئیشکردن لە سێوە خۆیەخینەوە دەست بە هەڵگرتنەوەی شەکانەکەی ئەی لە شتان ساغی ئینشاڵڵا گەشتیار زۆر ڕوو لێرە ناکە ئەو کورسی مێزانە دانرایە زۆر زۆر جوانە بەڕاست بە تایبەتی ئەم ساڵ چونکە دیزایانی خەمن نەبێنات ئەم ساڵ بە تایبەتی کە گۆڕانکاریمان پێدایەنەوە گەشتیارێکی زیاتر ڕووماتەیەکە لەبەرەوەی دیزایانی شوێنەکەمان جوانتر کردە و پێشتری شەر هەبوو بەڵام ڕادەی زیاتر ئەم ساڵ بۆ لەبەرەوەی شوێنی دانیشتن و شوێنی عایلەمان زیاد کردێتەوە خەڵک زیاتر ڕووماتەیەکە کورسی مێزانن گۆ بە خۆتان داتانە بەڵێ زۆر زۆر خۆشە تامی تێدەچی بۆ تام و بۆنی خۆش بچە مشتری تایبەتت هەیە؟ بەڵێ مشتری تایبەتمانەیە لە هەولێرەوە سلێمانەوە تەنانەت لە بەغا و نەجەف و کەلبەراشەوە خەڵک تایبەت دەگەڕێت یعنی کە بێ بۆ گەشت بۆ دوکان سەردانمان ناکاتەوە بۆ خواردنەکان دڵنیام تایبەت و خۆشە و چای سەرڕەژووی خۆشە شتێکی سەرڕەژووی زۆر زۆر خۆشە ساغ بیتن ئەجام دەست لەسەر کورسی مێزی دادەنیشم شتێکتان تام دەکە فەرم خزمەتتان لەفەکەم لە بۆ هات لەفەچ فەلافلی زۆر خۆشم داوا کردێ بێ هەموو لایەک ناخۆش وەکو خۆم زۆر فەلافلم پێ خۆشە جەخاستن ئەوانی سەر عەرەبانە و ئیسە ڕێیەکان ئەوانە لە ئیدوکانان زیاتر پێم خۆشە تامی دەکەم و پێتان دەڵێم بزانم لەفەکەم تەواو کرد تامی بەڕاستی زۆر زۆر خۆش بوو ئینجام لێردا کۆتایی بۆ پرۆگرامی ئەمڕۆم دەهێنم هیوادارم ئێوەش ئەگەر لەم ڕێگایدا ڕۆیشتن کە من پێدا ڕۆیشتم تامی خواردنەکان بکەن سەردانی شوێنەکان بکەن پرۆگرامی ئەمڕۆم لە دوکانی جوان بوو لە دوکانی ڕەنگین بوو نازانم لە سەفەری داهاتوم لە پرۆگرامی داهاتوم سەردانی چ شوێنێکی دیکە دەکەم تا پرۆگرامێکی دیکەی تامی سەر ڕێگا خواتان لەگەڵ هەر شاد بن